سەروەرمان صلى الله عليه وسلم دعایە کرد و ئەپاڕایەوە وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود لێ گەڕێتەوە ئەفەرمێ سەروەرمان ئەی فەرموو صلى الله عليه وسلم لێکێک لە دوعایەکانی ئەی فەرموو اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى متفق عليه أخرجه البخاري ومسلم وأحمد عزيز ما أي فرمو پروردگارا پرورينا ليت أباريمەوە و داوات لێ ئەکەم پەروەردیگارە هیدایەتم دەی ڕێنمووی زیاتر و زۆرترم کەی بۆ ڕێگای ئیسلام و داوات لێ ئەکەم ئەو دڵی من تەقوای بدەیتێ تەقوای بەرێ پەروەردیگارە ترسی خۆت لە نێو ئەم دڵی منا بڕوێنی بۆ ئەوەی بگەڕێمەوە لە سەرپێچی و لە گوناه و لە تاوان و پەروەردیگارە لێت ئەپاڕێمەوە داوات لێ ئەکەم داوێنم پاک ڕابگری ئەزیزانی خۆم زینا و داوێن پیسی و شەهوەت بەڕاستی موسیبەتێکی زۆر گەورەیە بەتایبەت لەم ڕۆژگارەی خۆمانە کە زینا و داوێن پیسی زۆربەی شار و گوند و کون و خوشبنەکانی گرتۆتەوە کە زینا و داوێن پیسی بەداخەوە بەشێک لە پیران و لە ئیختیارانیشی گرتۆتەوە بەشێکی زۆر لە بەرپرسان کەوتونەتە نێو زینا و داوێن پیسیەوە و هاوکاری بەشێک لە ئافرەتە سۆزانیەکانن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە هەموو شێوازێک بانگەشەی بۆ ئەکرێ شەهوەت و شەهوەت بازی و ئارەزوو بازی وەکو مەوجی دەریاکان و شەپۆڵی دەریاکان بەرەو ڕوومان هەیە ئەگەر پەروەردیگار یارمەتی دەرمان نەبێ بەخوا سەختە قورسە گەنجەکان بۆیە بەشێک لە نزاکانتان ئەوە بێ پەروەردیگارە یا ڕەبی داوێنم پاک ڕابگری پەروەردیگارە پاک و پاکیزم ڕابگری سەروەرەکەت وا پاڕاوەتەوە و پەروەردیگارە بێنازم کەی لە خەڵکی وام لێکەی چاوم لە دەستی خەڵک نەبێ